سڵاوتان لەبێ ئەمڕۆ لە هاوڵاتان دەپرسین ئێمە چی بکەین وەکو هاوڵاتی لەم دۆخەیە چۆن تێیپەڕێنین و چۆن بەسەر ئەم بارودۆخەیە زاڵ بین. هەمیشە کورد و میلەتی کورد بارودۆخ و ڕوودا و شەڕ و کێشە و قەیرانی جۆراوجۆری زۆری بەسەر هاتووە و تێشمان پەڕاندووە سپاس بۆخوا. لە ئێستاە کە ئەم جەنگە هەیە لە نێوان ئیسرائیل و ئێراندا وەلەکە لە هەمان کاتژدا کێشە و گرفتی موچەی شەیە کە ئەمەش کێشەیەکی زۆر گەورەی و نیگەرانێکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. ئەم دوو بابەتە وای کردووە کە هاوڵاتیان بترسن بەتاقەت بن و خەم لە داهاتیوان بخۆن. جا من ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان گفتوگۆوەکەم بەزانین ئەوان چێڵن لەسەر بێموچەیی بێبازاری کێشە و ململانە سیاسی نێودەوڵەتەکانیش کەوتا جەنگی بەرپا کردووە لە نێوان دوو وڵاتی جلهێزی وەکو ئێران و ئیسرائیلە. هاوڵاتیان چێڵن لەم بارەیەوە و دۆخیان چۆن و ئەیانەوێ چۆنم دۆخە تێپەڕێن و بە بڕای ئەوان ئێمە چی بکەین وەکو هاوڵاتیەک وەکو هاوڵاتێکی ئەم هەرێمە بینێرمان بن. سەیری هەواڵەکانەکەن و ئاگاتان لەم دۆخەیە چێڵن لەسەر ئەم شەڕێکە دروست بووە لەلایەک بێموچێنە لایەک شەڕیەخەی گرتووی لە ڕاستیە خۆی شەڕ هەر ماڵوێرانی بەدواوەیە چ بۆ بڵێن ئێران بێ چ بۆ شوێنێتر بێ ئیسرائیل بێ هەرکوێ بێ زەرریشی بۆ چواردەورەکەیە بێ حتمما بە تایبەتی ئێمە وەکو کوردستان کە هاوسنوورین لەگەڵ ئێرانە زەرمەنی بڵێم یەکەمە بین بە حکومەیە کاڵا و شتومەک و خواردنەوە مشتە لێەوەیە بۆ ئێمە. خاتون تۆ عادەتەن ئافرەتان زیاتر لە شەڕە ترسن وایە؟ وەڵای ئێمە ڕاهاتووین لەگەڵ شەڕەکە چکم ئێمە لە هەڵە بچین ئیتر ئێمە تەجروبەمان هەیە لەسەری بەڵێ بەعام ئەو تەجروبەی هەیە بریناریشین بۆ ئەوانەی لێ ئێران ڕۆژهەڵاتن لەبەرەوەی ئەوان دەستی هاوکاریان بۆ ئێمە درێژ کرد لە کاتی تەنگانە و غەمبارین بۆیان هیوادارین بە زووترین کات کۆتایی بێت. سلامە. تۆ ترسی ئەوەت هەیە کە خوا نەخواستە ئێمەش ببین بە بەشێک لە شەڕەکە؟ بێگومان ترست هەیە بەڵام زیاتر مناڵەکانمان ترسی مناڵەکانە ترسن خۆتان ئەو تەجروبەیەتان تێپەڕاند هەموو ججە شەڕی جوندلی ئیسلامەوەمە ئێران وێرا خۆ ڕاهاتوینە ئەرە وەڵا هەموو شتێرە وەڵا ڕاهاتوین لەگەڵی بەڵامی تر مناڵ ئەرە ئەترسێ چکم مناڵان جیلی تازن ئەم شتیان نەبینیوە ئەمەش هەبڵێ ناترسین ئەترسین بەزەوە نییە کەوەکو مناڵەکان بڵێ لەلایەک خەڵک کەمێ ترس و قەلەخی و دڵڕاوژە هەیە لە ناو بەشێک لە خەڵکیە ئەی کێش و گرفتی موچە ئەمەش ینی ئەمەش بۆ خۆی خەمیشی گەورەیە بەڕاستی ئەوە تا بازاڕی وەسانوە ئەوە تا بڵێم خەڵک هەمووی بێزار و بێتاقەت بە بەدەست بێ موچەیەوە بەڵامی تر هیواداری نەویش باش بێ ئەمەلمان هەیە باش بێ وەکو دادگای فیدراڵی هەوڵێ شتێکمان وەکو حکوومەتی هەرێم زەختکەن لەوان وەکو نوێنەرانی کورد لە بەغا زەختکەن لە حکوومەتی عێراق چۆنێ بێ هەر ناموچە جیاکەنە لە کێشەکانی ترمان. متمانەت بەوە هەیە کە حکوومەت هێرمی کوردستان خەمی میلەتەکەی بخوا لەم دۆخەیە زیاتر ئاگای لەم خەڵکە بێ؟ ئەگەر نەیخوا ئەبێ بیخوا لە ڕاستیە بەس ئەگەر نەیخوا خراپەکە ئەوە واقعە. شەوەکە و چۆنە لە ڕووی دڵخۆشیەوە چۆن لێگوزەرێنی لەم بارودۆخەیە؟ وەڵای تە خەڵک هەمووی زۆری قەلەقە قەلەقی چین خەڵک؟ والله قلقي شيء قلقي أموزايا قلقي أم شر إيران وإسرائيل خلق لا شيء ترسيه والله خلت شيء ترسيه خو زي هدو شان هدو لان أمانيا النية مثل خلق من خميسياتي لا شيء نيجارانو دلراوكي شيتي وشي خملة داهاتو أخوه والله يسخميه هو مثلا كردستان بإيران مربوطة يساشتي إيران خوم ليرش يعني والله ما جريته تأكيد والله لا تأكيد ترسها والله يتوي إيماني بتسينية أما جنايني تيجي خواوي بوينوسين كمزيانك عنا عمر زياك أنا بأخوانا نرسي زياو كما قال بيش دسبكني أم جانجا خلق خمي موتشيبو وده زمان زيجي بنجار رجم موتشا ده باش نكراو سابو شان لبي خلق شو بالله شكل خلشي زياتر خمي جانجا كيتو باش يجي ديكش أنا ضل عليه موتشاكية
خەڵک چی بکات لەم بارە دۆخە ینی خەم لە شەڕە و جەنگەکە بخوا خەم لە موچەکە بخوا سەری مەسن لە شتێکی وا قەوبێ مەسن لە وڵاتێکا سێ پەلاماری شتێن ئەم شتەکڕێ و شتەکرێ لێرە ئەوەشیان بەدەستەوە نەماوە یعنی تەنانەت پارەی شامپێن بچین پەلاماری شت بم بیکڕن ینی بڵێ تەنگانەکەش بۆ بە دوان یعنی پارێکی پێنی ئەم تەنگانەکەشە سابیە بچێش بکڕە چەند هیچی نەبوو لێ لەخوا بەزێمێرە هیچ شتێ نەبوو بەس ینی خەڵک پارەوەشی پێ بچێش بکڕێ وڵاتیەک ینی بە بڕای تۆ ئێمە چی بکەین والله ئێمە چی بکەن هەر خەڵک لە ناو خۆیان چی بکە والله تا بتوانین هاوکاری یەکتری بکەن ینی بەڕاستی خەڵکە هەرۆی بۆ مێنێتەوەنی بەڕاستی شێ بەڕاستی حکومت وەجارەوە خەم ناخۆ خەمیش خوا دەسەڵاتیشی نیە بەواسەی بڵێ مەغاوە بەغاشەوە عینەشە شەڕی تەکەوتووە حکومەت خەمی بیلێتەکەیەتی والله خەمی بووە پاراستنی خەڵک والله تر نییە عنی زانام خەمیس ئەو بەغاش لە کوردستانی گیر کردو پارە نانێر یعنی چی بکە یعنی نەشی نێری ئەم خەڵکە چی بکە ینی بەڕاستی خاوە گوزەری ینی خەڵک ئەتوانێت ئاها بۆ جۆرە بژی والله تر هەموو شتێڵێ هەڵێگە ئەو بڕژێ شوێن مەرجعی شوێنەکەی خۆی دۆزێتێت لە شوێنەکە گیرچێتەوە ترەبێ خەڵکە بێتر ینی بەڕاستی نازانم لەم ڕابێ لە مۆزە ڕانایە بەزیتر خوا ڕەحمان پێ بکە هەر والله لە هەموو لای بکەن نەک بە هەموو وڵاتێ بکەنی بەڕاستی شەڕ کاڵێن بڵێن ئیسرائیل منە پەلاماری ئێران لەوانە بڵێ قازانجی وتە قازانجی هیچ کەسێکی تیانی هیچ کەس تەنانەت جوولەکەی قازانجی جوولەکەش یانی فەرمووسەی وەزعی خۆیانکە چی بەسەرات یعنی ئەوانەی کە زۆر بێدینە هەمووی فەرموو هاواری لێ بەرز بۆتەوە یعنی کابرا حکومەت ئیسرائیل گوێ ناتە میلەتەکەی خۆشی نەک وەکو بدەری مەسەر بەریاناتە ئەو خەڵکە خۆزانی ئێستا لەلایەک موشە دابەش ناکرێ لایەک قەیرانە لەلایەک ترس و شەڕ و کێشە و مشکلە لەم بینە هاوڵاتیان چی بکە ینی خەڵک چی بکە شیەکی هاوڵاتی یاخواجار پێشکی بەخێر من بەسەر چاوم زروفە و هاتوو لە دەسەڵاتی هیچ کەسێکان نییە بمانەوە نەمانەوێ دوو هێزی دوو زل هێزە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بەهێزترینە من بە ئیسرائیلی تێگەم و دووەمیشان کە ئێرانە ئەم دوانە بوون بە داردەسی دوو زیلهێزی جیهان ئیسرائیل وەکو من بە ڕێی خۆم بە وەچوونی خۆم بە شێری ئەمریکای دانێم ئێرانیش بە شێری رووسای دانێن رووسیا و ئەمریکاش بەرژەوەندیان لە ناوچەکە هەیە لەگەڵ کێ لەگەڵ ئیسرائیلە ئەیانوێ بە شێوەیەکی گشتی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕن گۆڕانکاری بکەن چونکە ئەوان بادی اقتصادیان ڕووخاوە بادی اقتصادی وڵاتان ڕووخاو نەمانەوێت لەسەر کێژین لەسەر نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەژین ئەیان جایکە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی تازە و سەردەمیانێ ئەمڕۆ دابەشی کەنەوە لە بینی خۆیانە دابەشی کەن هەر کەسا حسای خۆی بەرکەوێ چی ئەمریکایە چی رووسایە چی ئەڵمانیایە چی بەریتانیا چی فەڕەنسایە ئەمانە زلهێزی جیهان و هەمویان هاوبەشن لە چیان لە هەم لە کێشە سیاسیەکانە هەم لە سەر سامانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ناتوان ئەو بەبێ ئەو تەسەڕفی پێ بکە و بەشی هەمویان جیاب بکرێتەوە بە نسبەت وەزعی خەڵکی شۆ خەڵکیش من خۆم خانە نشینم ماوەیەکە موچەمۆنەگەەوە بۆ تقریبا نەدەم بۆ مانگنیوە چێت دوو مانگە چێت لەبەرەوە ئێمە دەسەڵاتمان نییە و حکومەتەکەی خۆشمان خەمخۆری ئەو میلەتە نییە هیچمان پێ ناگرێ وەکو ڕاهاتوین لەگەڵای بە شانی بینەبەر لێ بێ دەنگی هیچ چارەسەرێکی ترمان لا نییە بەڵێ ئەبێت تۆ ڕێپێوانەکە ڕێپیوان دەورێک نابینێت هەڵبژاردن کراوە هەڵبژاردن دەورێک نابینێ و لە هەڵبژاردنەکان نەمانەوێ شەفاف نییە و دەستی تێکرێ و لەولای تیاکرێ و غەشی تیاکرێت ئەوان هەر براوەندایمە خوێنەوەی تۆ مامۆستا ئەم کێشە و مشکلەی کە دروست بووە کە باسەکە لە نێوان دوو زیلهێزە هەیە تا چەند مەترسیە بۆ کوردستان بۆ کوردستان بەڕێی من هیچ مەترسیێکی تیانە و من بە هەلێکی زێڕی نەبینم بۆ هەر چوار پارچەی کوردستان نەک بۆ ئێرە چونکە ئێمە کەسێ محافەزەمان هەیە هەرگیزا و هەرگیز وڵاتانی زلهێز دەوڵەتمان بۆ دروست ناکەن ئەبێ هەر چوار پارچەی کوردستان و هەموو حیزبەکانی کوردستان یەک بگرن ئەمڕۆ هەلێکی زێڕی نەبوو ئەوەی کورد بتوانێ ئیسفادەی لێ بکات بتوانێت بەشی خۆی ڕاکێشێ لەم کێشە ژیانەی کە ئەمڕۆ ڕووی کردوێتە ناوچەکەمان نابێ بێدەنگ بن ئەو کاتە ئەگەر لە حاڵەتێکە من پێم وایە ئێرانیش لەوانەیە نەمێنێ کە ئێران نەما
بنیامین نەتەنیاهۆش ئەبێ ئیستیقالە بکات چکەمبانی و نەمانوێت تاوانباری جەنگن هەمیش و ئەویش خەڵکانێکی زۆری مۆک و من و تو ئێستا لێرە خوا نەخواسە ساڕ و خێبا لێرە تاوانی من و تۆ چیە لێرە من و تۆ بێتاوانی نۆمان کوژن لە پێناویچە لە پێناوی مەساڵحی خۆیانە لەبەر ئەویش دادگایی بکرێت ئەگەر لە حاڵەتێکان بڵین ئەم نەمێنێت کە ئەمان خۆیان نیازیان هەیە هەم ئەمریکا هەم ئیسرائیل ئەوێ گۆڕانکاری بکەن و ڕژێمی ئێران نەمێنێت بەڵێ بە قوربانتان بەنسبە خەڵکیشەوە ئەو ناو بازاڕەکە بڕۆ بکە خەڵک باوەڕ نەکەم چێشەیە بە هەیە دوو موچۆ سێ موچەیە لێدان شتووانە هیچی کەسابەت ناکات ئەگەر کابرا حاڵی خراپێ بۆچی لێدانچە چاقاتەوە نیە بۆ ناچە سەوزە فرۆشێ ئەگەر بێ معیشەتی ماڵ و مناڵ پێیاکە لەو بازارە کەر و کاسبێ بە قوربانم بە قوربانتم لەبەرەوە چاکە بێ مۆزایش لەوانەیە کورتخایان بێت بەڕێی من ئەو پەڕی ئەگەر بخیانی هەفتەیەکی بکانی و کۆتایی بە هەموو شتێک سڵاو لێ سلام براکەم چۆنە قوربان سەچان براکەم باشی سەلامەت بیاخوا بەخێر تاکسیت پێوانە بەڵێ براکەم لەش ساغ بی و خوا بازارە بێت سلامەت بیاخوا برای گەورەی زوویتە بازار تەبان بەتەکیدە لە بازارە مەڕوەڵا دۆخی خەڵک چۆنە تۆ زیاتر لە ناو خەڵکایت خەڵک سەرەخەی یعنی بڵێن زۆر خراپە زۆر بێ ئیشوکاریە لەبەرەوەی قەزیە معاشە زۆریش بێجە معاشەکە قەزی ئەم لێدانی ئێران و شەڕۆشتەش ئەوەی خەتر خەڵکی ترساندووە و خەڵکی ئەمەل بووە خەڵک ناوێرە بێت زۆر بێتە بازار و خەڵک پارە سەرف ناکا و تێگەی خەڵک پارە سەرف ناکا زۆری نە وەڵاهی زۆر بێ بازارێک شو خەڵک پارە کار و بازاری ئەوە چۆن هەر زۆر خراپە هەر زۆر وشکار وڵا خەڵک کەس واری تەکسی نابێ ینی کەس پارەی پێ نیە بێت بتە ناو بازار و پارە سەرفکا و لەلایەک قەزیە معاش و لەلایەک ئەم شەڕە و ئەوانە ئینیکلۆ سەر خەڵک زۆر ئەم شەڕە خەڵک لە ترس و دڵڕاوشەی موچەکەیەوە نی خەمی موچەکەی بوو بێ موچەی بازاری سار کردووایە بێ بازارێکی زۆری دروست کردووە ئێستش کە ئەم شەڕە هەیە ئەمە تا چەند ینی ژیانی خەڵکی بە تەواوەتی شێوانەوە هەردووشیان هینی لەسەر خەڵک کردووە بتەوێت بێ موچەی و بێ معاشیش قەزی ئەم شەڕەش هەردووشیانی خەڵک بێ ئەمەل کردووە و بە تایبەتی زۆر شتێ شەڕەکە لە دەسەڵاتی ئێمانێ لە دەسەڵاتی وڵاتە زلێزەکانایە ئەی بێموچەکە کێ بەرپرسە وڵای ئەم حکومەتانە ئەم حکومەتان پارتویەکێتی هەردووکیان بەرپرسن و هەردووکیان خۆیان سابەتەکی بە قسەی خەڵکە قسەی لە خۆیان لێرە نەماوە ڕۆشتون ئەلێ کەس دەچون ڕۆشتون کەسیان لێرە بۆچی یانی ترسن قەزیە ترسنیە تێگەی قەزیە ترسەمان دەچون و ڕۆشتون ساوەک باسەر ناو خەڵکە پارتویەکێتی کەسیان لێرە نەماون کەسێ نەبڵەتی خۆمانە نەماوێن دەچون ڕۆشتون بۆ وڵاتان ماوە مناڵی خۆیان دەرکردو ڕۆشتون دەرە خەڵکەش هیچ مشکلێکیان بەسەر خەڵکەوەنی خەڵک بەرپرسەکان مەسئولەکان ئەم وڵاتیان مەجێشتۆ بەتەکیت قسەی خەڵکە و تێئەگەیت ڕۆشتون و لەم وڵاتانە ماون ئەی کوا لە کەڵ ناپرسنەوە نە معاشەیە نە ئیشەیە ڕۆشتون بۆ ناو خەڵکە لە ناو خەڵکەکەی خۆیانانی لە ناو خەڵکی خۆیان نابن ئەوان هەروە بوون هەر کوڕی فەقیر و ژار هەرچێکش بێ کوڕی فەقیر و ژاردان کوشت و خۆیان وەک تڕیونگم بۆی دەرچن و ئەڕۆن چی مشکلیانە ناو وەڵام مشکلیانە بڕواناکەم زەلامێکیان لێرە بن دەسەڵاتدارەکانمان ئەم وڵاتە بەجێ بێڵن و بێموچە بین و شەڕ و ئاژاوش خەریکە بەرەوکمانەگرێ و ئێمە چی بکەین باشە وڵی چی بکەین ئێمە من حەزەکەم زۆر لە مەخراپتری بەسەر بێ هەمی خەتای میلەتە خەتای میلەتەکە خەتای میلەت نەبێ ئەم وڵاتە ئاوای لێ نایە براکەی من و کەس و کارەکەی من و کەس براکانی تۆ دوای ئەمانە کەوتون و پشتیانەگرن و کردیان بە کەڵاوە تێگەی ئەوە قەزیەکەیە ئەوان بۆ ئێمە ماون ئەرە وڵا 100 ئیسا فەرمۆ ساخۆیان دەچون ڕۆشتون هیچ مشکلێکی مانی تێگەی کەس و کارەکەمان لێرەمەوە هەچ شتێ بێ فەقی تێچێ هەمی بەستە فەقیرە ئاشکێتەوە ئەوە قەزی قساکەم خەڵک لە حکومە ناڕازیە ئەی بۆچی تۆ بۆچی واڵێت تۆڵی خەڵک خەتابارە ئەزانین بۆچی بەتاچیت خەڵ خەتابارە خەڵک لەبەرەوەی دویانەکەوێ بۆیانەکەت براکەی من براکەی تۆ کەس و کار دویانەکە بۆیانەکە ئەینا ئەمانە هیچ نین ئەوە تایسا خۆیان دەچون ڕیان دۆ ڕۆشتون ئەینا لە بڕواناکەم نە وڵاتانی لەم وڵاتانی و لەم وڵاتان نەماون بەس دەچون ڕیان کردو خەڵکش بۆیانەکە بڕۆ بەخێراتی و ڕابڕێەوە هەنێ ماسا ڕێز من ماسا چوو دەڵک چی هەیە دویان کەوتۆ بۆیانەکەت ئەوە قەزیەکە خەڵک ئەمانی پاراستوە ئەرە وڵا 100 وایە تێگەیت بە 5 دەشە ئەمانە 5 دەستە بژێرن چیان کردووە تێگەیت هەر ئەوەیە ئەینا خەڵک بۆیانەکە و خەڵک دویان کەوتۆ لیان تاقمە لیانە خۆ بڕۆ بەخێراتی هەرەوە قەزیەکەیە هاتر ئێمە لێرە ئەفۆتێن نافۆتێن ئیشە بێ پارە ئەبێ نابێ کەی مشکلیان هیچ مشکلیان نیە خۆیان لە وڵاتانە ژین و باخەڵیان پڕە و خەڵکیان نیە نە وەڵڵی هیچ خەمی خەڵکیان نیە لەگە خەڵکشانی نە وەڵڵی هیچ خەمی خەڵکیان لەگە خەڵکشانی تێگەیت سەلامەت بێ قوربان برای گەورەی
والله بازار كذا بني بمعاشي ووضع ناخوشي لێکردنی ئەم شەڕە دۆخی بازار چۆن بوو ئێستا چۆنە بەدەرەوەی کە موچێش دابش نەکراوە بازار هەر خراپ بووە والله پێش ئەم وەزعی شەڕشتا بازار خەڵکە هاتە بازار باشتر بوو بە بۆنی شەڕەکەەوە تاو بازار چۆڵ بوو چۆڵ بووە خەڵک هەر ناتە بازار هەیە بەترسیە و قەلق بێ و ینی ترسی لە داهاتوو هەبێت کە خوانە خواستە پشکی ئاگرەکە بەدێمەش بکەوێت خەڵک هەمی ترسیە بڵێ فەرق شەڕەکە لە پەنامانە دراسێمانە ناگەل لێەوەنەیە بۆ ئێمە نەیە بۆ شێبێ خەڵک ترسی کە توشمان بێ ئەگەر خوانە خواڵە شتێک بێ ئەگەر خوانە قەڵ شتێ بێ وڵی نازانم بڵێم چی کە لە بازاڕی بەڵێ دەمێکە بازار بەم شێوازە بەم ڕادەیە خراپ بوو ناخێر نەبوو شتیوان نەبوو قەت نەبوو قەت نەبوو لەوەتەی عراق دروست بۆ شتی وای بەخۆی نەدیوە خەڵک چی بکا بە بڕای تۆ باشە خەمی جەنگەکەی بێ خەمی شەڕ و فەرتە ناخود خەمی موچە ئەگەر خەڵکیش خەمی بێ هیچ دەسەڵاتیش هەیە کەس دەسەڵاتی نیە خەڵک موچەی نێنێ دەسەڵاتی نییە شەڕ بێ دەسەڵاتی نییە ئەمە شەڕە هەمی سەرکردو خەڵکی زلهێزێکە خەڵکی داماوە فەقیر بڵێ چی سفیر بە خەڵکە کرێ لەم دۆخەیە وڵا لەم دۆخا خەڵک مەگەر لای خۆی گەورە پارێتەوە هیچی کە هەرومان دەسەڵات دێ بە دوورمان کرێ لەم شارێزی هەرەوە تاوە تۆ زیاتر خەمی شەڕەکەتە یاخود موچە وڵی خۆی من هەموو کاتێ تومە شەڕ خراپتر لە بێموچەی ئەنی شەر هەموو باڵکاولێکی پێوێ بێموچەکە تەنها بێموچەی خەڵ پارەی پێ نییە ئەنی ئەتوانێت چارەسەرێ یەشتێکیکی قەقرچکە بەس شەڕ ماڵوێرانەی بۆ هەموو کەسێ بۆ فەقیر و بۆ دەوڵەمەن و بۆ هەموو کەس جیهانی بەخۆیەوە سەرخاڵ کردووە پێت وایانی موچە خۆراوان موچە خۆران لەبیر خەڵک باتەوە واللهی لەبیری ناچێتەوە نەخێنەوەڵە نانە خەڵک ناتوانێت بێ موچەی لەبێ بێتەوە موچە نەماوە بەس خەڵک لەبیری ناچێتەوە فەڵێ تاسیری لە بازاڕی هەست بە ترس و قەلەقێکی بە ڕوخساری و خەڵکەوە بەڵێ زۆریش خەڵک ئەترسێ خەڵک ماندەوە زیە بۆ لام پاری پێێنێ پانتۆڵێک حەزم لەو پانتۆڵێ و پارەی پێێنە بیکڕێ لەم دۆخەیە لەم دۆخەیە بڵێ هەرەوەڵا خەڵە حەزی لە شت هەر هەیە چۆن ئاگەر لەم دۆخەیە خەڵک بێ موچەیە و ئەم شەڕ و کێشەیش نزیکە لە خۆمانەوە حکومەت یاریان بۆ فرسەتی واگەڕا خەڵک مەشغوڵکە خەڵکی مەشغوڵا کرد سار بۆ نمونە لە جەنگی قوربان هاوتی تای خوێنبەربوونێ درۆ دەرەسە بوو ئەمە دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلام بوو هیچ بوونی نەبوو هیچ مەسەلێ نەبوو کو تای خوێنبەربوون چی لێ حکوومەتەوە خەڵک مەشغوڵ بێ ئەخۆ فرسەتەوە دولار جناب دەست لە تاریکات دزیەکە ئەمی خواخوایت خەڵک مەشغوڵ بێ جای نەخۆشی جاوێت جیادی دین ڕۆژێ جەندەرێن فلان شتێن خەڵک مەشغوڵەکەن بۆ خەڵک معاشی بیرتێتەوە ئەوە تا تەنکە ڕۆژانە تەنکردنەوە تەڕوا هەمووی بێدەنگە ئیسلامی ئالمانی هەمووی من قسەبی چیان ناڵم هەمووی بێدەنگە هەمووی قابلیت ئەم ملەتت لەگەڵ ڕێز و حرومدا قابلیتی وای لێ بکەین قابلیتی جەنگە کە ئێستا لەنێوان ئیسرائیل و ئێرانە هەیە خەتا حکوومەتەکە ئێمە چییە؟ کە بۆ نمونە تۆ باسی ئەوواکەی کاڵێن ئەوان بۆ دەر شتێک ئاگەڕن کە موچە لە بیری خەڵک بەرنەوە ئەوەی ئیسرائیل و ئێران ئەوە تقریبا توان بڵێن تۆڵی خۆی گەوری لە غەزەیە کاتەوە تۆڵی ئەم ناڵانی غەزەیە خۆی گەورە تۆڵی ئیسرائیل دەکاتەوە بەڵام ئێمە کۆ بەرپرسمانەیە من دەسات نبینم حکومت نبینم حکوومەتی هەرێمی کوردستانمانێ کوامانە ئەدای حکومەت هەرێم چیە دوو بازرگان دوو مافیا بێ ترساندن هەرچێ بێ بابێ خۆم ئێمە مردنە قەرزدارین ئێستا منێکی فەرمان بەس 300,000 معاشەکەمە ئەچم بۆ حەماڵ ئێستا بەڵێ موچە وەرنەگرتەوە دوو مانگە بانگێژی مزگەوتم 300,000 مێچم بۆ حەماڵی پیاگە وەکو جەراب لە فەیسبووکە ناسیمەڵ کاک فەریدون ولا پیاوەتی خۆم ئەدبم ئەڵێ پێویستم بەتوانین بەس حەز ناکەم بەدەر لەوەی کە مۆزەفی شو ئیشەکەی ئەی چۆن یەکشتی تریجەم خەڵکی ڕاگرتۆ کە تاوان ناکە ئیمان تام نەکە مەسەلە ئیمانەکە نەبێت ئەو پانتۆڵات دزم ئەو سیارات دزم ئەی دزم ئیمانەکە قوفڵی کردوم باش ئێستا ئەم شەڕ و کێشەی کە دروست بووە تا چەند موچەی لە بیری خەڵک بردوێتەوە لە 100 هەر لە بیر خەکان بردوێتەوە هەر بچ هێواڵەکانی دەسڵاتکە یەکەس باسی معاش ناکە یەکەس خەڵک پێچی بە معاش نییە بەس قابلیێتی قابلیت هەر نەیدێتی هەر ئەوکۆ برابەرزەوتی کاک بەختیاروتی 8 مانگداری معاشی بەرە قابلیتی میدەدەکە ئێمە زۆر ماواکە مامۆستای بەرەز شێخی زیندان وتی کاکە گەنج خۆتا مۆ سادە بەکوش بدەن هەمووی بەکوشی 300,000 لە شەر ناخۆیان کوشتە کوا بەرهەمەکەی خۆی گەڕ ڕەحمان لەو کاو باشە ڕاپەڕین نەما خەڵک غیرەت تووشی نەما ئەمە گەنج هەمووی ڕووی بۆ خارج بۆ چی بکەم ئەڵێ ئێمە جوولەکە بێ دیفاع ناکەم هە بەخوای گەورە سا دوژمن بێ دیفاع ناکەم ئەو خۆشەویستیم نەما لە کوردستان ناکەین نەوەڵا
با بێ کافرێک سەرپەرشتاریم کە زۆر خۆشترا ئەم جەژنا بەچی وجدانێک و تۆ مناڵەکان قوبوڵی کرد گۆشت نەخوا جەنابەت کاکە تۆ وجدانە قوبوڵی کرد ئەم جەژنە من زۆر کەس دەرەبوونی بۆ ئێماکرد کاک فەریدون خێرتە کاکە مسلمانە خێرێک نانی جەژنمان نییە ئیمامی عومەرە فەرمیێ خەوم ناکرێت دراوسەکە فەقیر بێ ئیمانە تاوە نییە ئەگەم پیا نان نەوی بخوا ئەم بەرپرسان نەچون کاکە چی بکەین بۆ ئیمامی عومەر پایەکەینەوە لە چۆ پایەکەین ئیمامی عومەر ئەگە حیوانە لە عێراق منی بشکە خی گەورە فەرمی عومەر ئەو ڕێگایە بۆ چا نەکرد ئەمانە بەس خەری بازرگانین خۆ دەزانی خەڵک دووجا خەمی هەیە خەمی موچە و ئەم خەمی ئەم جەنگ و شەڕشی کە ئێستا دروست بووە ئەرکی ئێمە چییە لەم بینێ ینی زیاتر خەم لە چی شتێک بخۆین و ئەوشم پێ بەڵێ دۆخی خەڵک چۆن هەڵە سەنجێنی ئەگەر لە دۆخی خەڵکەوە دەست پێ بکەین دۆخی خەڵک زۆر باش نییە ڕاستەکەی هەمووشمان نەزانی ئەو مەسەرەیە ئەوەی معاشخۆر بێ بە تایبەتی وەزی باش نییە حاڵی خراپە ئەمەش نەهامەتیەکە ڕێی کردوێتە منتیقەکە جا لە ناو عێراق بێ لە ئێران بێ لەم لەولا بێ کە ئاژاوە هەبوو هەمومان نەگرێتەوە سا هەمومان ناڕەحەتین بۆ وەزعی هەیە چکە بەڕاستی ئێمە بە تایبەتی کوردستان کەوتوینەتە بینی شەڕە بەردەکەەوە بەش خۆی خەممان هەیە لەو مەسەرێ نیشانەوەی کە خەمی لێ بخۆی ترسە هەبێ چۆن تۆ هەموو ئاژاوەیەک هەموو مشکلەیەک چانی ئەوەیە کە بیرێکی لێ بکەیتەوە خەمێکی لێ بخۆی تەقانە بێ خەمی لێ بخۆی ئێمە چی بکەین باشە لەم دۆخەیە وەڵای لەم زروفە ڕاستیەکەی وەکو ئێمە هیچ وامان بەدەست نییە ئەوەی کە بەدەستی باڵا دەستەکان پەڕێنین ئەم دۆخە بەهێمنی بەهێمنی بە ئارامگرتن تەقانە بەڕاستی وەکو میلەت چی بکەنی ئللا ئەوەیە دان بە خۆیان بگرێ و هێمن بێ و چ لەگەڵ وەزع ئابوووریەکە چ لەگەڵ وەزعەکەی کە لە دەوروبەرمان ڕووەدا باسی ئابووری کە لە ڕووی ئابووری خۆ دەزانێ و نزیکی 2 مانگە مچەدا بەش نەکراوە خوێنەوە چییە بۆ بازار بۆ خەڵک بۆی کە خەڵکە بینی ماندووە ینی قەلەقا ترسی لە داهاتوو هەیە لای کێشەی موچەی هەیە کە پارەی پێێنە لەلایەک خەمی ئەو شەڕێتی کە بەرۆشی کوردستانەکەی بگرێ وەڵی تر خەمە و ڕووی تێکردوین و بۆ مەسایلی ئەگەر مەسایلی ئابوووریەکە لەگوێیتەوە هەمومان وەک گوین تازە تێی کەوتوین ئەبێت ئەوانەی لەسەرەوە خەمی زیاتر لێ بخۆن لەو مەسەلانە ئەوانەی کە لە بوارێ خۆن وەڵی زۆر دیار نییە لێمانەوە چکە ئێمە وەکو چینی خوارەوە ئاگامان لە قەرارەکان نییە چۆن ئەڕێت و چۆن ئەڕوا لەبەرەوە قسە لێکردنیشی لەوانێ هەنێ کاتمان باتە هەڵەوە لەبەرەوە ناتوانین هیچ قەرارێ بین قەرار لەسەرەوەیە قەرار ناگاتە من و تۆ لە خوارەوە لەبەرەوە ئەبێت سەرۆمان هەیە و سەرۆک خێزان دایمەن بڕاردەری خێزانەکەیەتی حکوومەتیش نمونەیە وەکو خێزان ئێستا ئەم حکوومەتەی خۆمان تا چەند خەمی ئەو خەڵکەیەتی حکوومەت مەسەلەی حکوومەت بەڕاستی ئیدارەیە ئیدارەکەش زۆر باش ناڕاوە بەداخەوە زۆر بەداخەوە چونکە ئەوەی کە ئەی بینم وەکو خۆم خەڵکی شیا و لە جێگەی شیا و نابیندێ کە نەبیندرێتۆ هەرکەس لە بوارەکەی خۆیان لەوانێ من ئێستا ئەو مایکەم پێ نەگیرێ و ئەو ئیشەی تۆم پێ نەگرێ کەواتە هەر کەسێ و کاری خۆی بەڵام بەداخەوە لە بوارە ئیداریەکە زۆر کەس چوونەتە پێشەوە چانی و شوێنانە نین بەداخەوە زۆر بەداخەوە هەمیشە سەلامەت بیت قوربانم زۆر سپاس دەکەم زۆر سپاس بێگومان خەڵکی نیگەرانن و بێتاقەتن زیاتر لە ڕۆژانی ڕابردوو لە ڕۆژانی ڕابردووە ئێمە کە لەگەڵ خەڵکا گفتوگۆمانە کرد باس لە بێبازاری و مەعاناتی خەڵک و کێش و گرفتی موچە چەندین بەرناممان لەسەر کردو و ڕابۆچوونی زۆرێک لە هاوڵاتیانمان وەرگرتووە لە زۆرێک لە شارەکان بەڵام ئێستا خەمەکە گەورەتر و فراوانتر بووە ئەویش خەمی جەنگ و بەردەوامی ئەو شەڕێکە لە نێوان ئیسرائیل و ئێرانە هەیە بۆیە ئەمە وای کردووە لە بەشێک لە وڵاتیان تەرکیزیان لای موچەکە نەبێ بەڵکو خەمی ئەویانەکە ئەم ئاگرا بەرۆشی هەرێمی کوردستان بگرێ و بەرۆشی ئێمە بگرێکەوە ببین بە قوربانی و زەروزیانی زۆترمان پێ بگا بۆیە دۆخی خەڵکیش وەکو پێویست باش نییە لەلایەک کێشە و گرفتی بێموچەییان هەیە لەلایەک ساد و سڕێکی زۆر ڕووی لە بازار کردووە لەلایەک خەڵکی بێتاقەتە و بە چاوەڕوانێکی یاخود بە چاوێکی پڕ لە حەسرەتەوە ڕوانێتە ئەم دۆخە و
هەمویان دەست بە دوعاکەن کە وەخوا بمان پارێزێت لەم شەڕە. ئینشەڵا کوردستان پارێزراوە بێ و سەلامەتی بۆ هەموو لایەک.